پیاوێکی هەورامی لە 92 ساڵی تەمەنیدا 3 بڕوانامەی ماستەر و 3 بڕوانامەی دکتۆرا لە بوارەکانی یاسا و شەریعەت و بەراوردکاری و هەردوو بوارەکە لە زانکۆکانی بەغدا و ئەزهەر و قاهرە بەدەستدێنێت. ئێستا نووسین و نامەکانی دکتۆر مستەفا زەڵمی لەو بوارانە بوونەتە مەنهەجی خوێندن بۆ ڕێزلێنان لە ماندووبوون و نووسینەکانی پەیکەری نەمری لە خوڕماڵ بۆدانرا. پرۆفیسۆر مستەفا زەڵمی لە بواری مافی ئافرەتان و یەکسانی و دادگەریشدا بیرێکی باڵا و ڕایەکی ڕوون و ڕەوانی هەبووە. لە زۆر بۆنەدا بە شانازیەوە باسی لە ڕاوبۆچوونی خۆی کردووە و هەرگیز سڵی نەکردوێتەوە لەوەی بۆچوونەکانی بە ئاشکرا دەرببڕێت. ئەگەر چیزانی بێتیشی کەم نابن ئەوانەی دژی بۆچوونەکانی دەوەستنەوە. لە پێش سەرکەوتنەکانی دکتۆر مستەفا زەڵمیەوە ژنێک لەگەڵ دابڕانی درێژ و خوێندنی زەڵمیدا پشتیوانی لێ کردووە. 9 منداڵیشی بەخێو کردووە. دکتۆر مستەفا زەڵمی هەموو نووسینەکانی دەداتە معسومەی خێزانی و دەڵێ تۆ ئازادی دەیبەخشیتە کێ. ژیاوین بە ئیسراحەت بەبوون و بە نەبوون ڕزامان هەبووە لێک عاجز نەبووین بە ژیانێکی زۆر ئیسراحەت ژیاوین مناڵمان بەخێو کردووە خەڵکمان بەکارهێناوە یادی خەڵکمان ناوە بە هەموو توانام یادی ماوە بە مناڵ و بە پیاو و بە خزم و بە بێگانە. وەزیری ڕۆشنبیری حکوومەتی هەرێمی کوردستان سوپاسی سەرۆکۆماری عراقی کرد بۆ دانانی پەیکەرێک بۆ دکتۆر مستەفا زەڵمی بە گرنگیەوە باسی لە وێزگەکانی ژیانی کرد. مەولەوی لە ستایشی چەمی زەڵمدا دەڵێت چون دێوانای شۆر ئازیز نەسەردا شەتاو سەر هۆرگرت وە دەشت و دەردا. دکتۆر زەڵمیش بۆ بەدەستهێنانی زانست و معریفە لەوێوە وێڵ و سەرگەردانی ناوچە جیاجیاکانی کوردستان و دەرەوەی کوردستان بووە بە کۆڵنەدان و بە بەردەوامی بوون بوو بەو مرۆڤەی کە چەندین ناو و نیشانی هەڵگرت. مستەفا زەڵمی بۆچوونی جیاوازی لەسەر ئاین هەبووە پشتیوانی لە وەرگرتنی ئاینێکی دوو لە تونند و تیژی کردووە. خەڵکی هەورامانیش بە شانازیەوە لە کارەکانی دەڕوانن. دیارە دکتۆر مستەفا زەڵمی هەمیشە لە بواری شریعەت و یاسادا کەسێکی سەرمەشق بووە و کەسێکی داهێنەر بووە و هەمیشە دکتۆر مستەفا زەڵمی نەک ئێستا نەک لەم ماوەی ڕابردووە کە ئەتوانرێت بۆ چەند دەیەیەکی داهاتوش خەڵکی ئێرە یاخود خەڵکی کورد شانازی بە عەلامەیەکی وەکو دکتۆر مستەفا زەڵمیەوە بکات. دکتۆر مستەفا زەڵمی لە ساڵی 1924 لە زەڵم لەدایک بووە. ساڵی 1965 بە کالۆریۆسی لە یاسا لە بەغدا بەدەستهێناوە. لە نێوان ساڵەکانی 1969 1970 1973 سێ بڕوانامەی ماستەری لە یاسا و شەریعەت و بەراوردکاری بەدەستهێناوە. لە ساڵانی 1975 و 2005دا دوو بڕوانامەی دیکەی دکتۆرای بەدەستهێناوە و خاوەنی بڕوانامەیەکی دکتۆرای فەخریە. کتێبەکانی دکتۆر مستەفا زەڵمی لە دەزانکۆدا وەکو مەنهەجی خوێندن بەکاردێنرێن. لە 6/4 2016دا بە نەخۆشی کۆچی دوایی کردووە. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەورامان.